ئەوەی گەندەلی دەکاتن نە شەرەفی هەیە، نە ناموسی هەیە، نە عەسلی هەیە، نە ئەخلاقی هەیە. ئەوجا باوەڕ بکەن بە حەقی خوای ڕەب العالەمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن، بیانی بیتن، یان چاوشین بیتن، ئەجنەبی بیتن، 100 پارچەی دەکەم بە قورعان. ئەمە سوێند خواردنی وەزیری سامانە سروشتیەکانە لە بەردەم نوێنەرانی گەلدا کە هەڕەشەی پارچە پارچەکردنی گەندەڵکارانی وەزارەتەکەی کردو بەڵێنی بنبڕکردنی گەندەڵی و دابینکردنی نەوتی بۆ هاوڵاتیاندا. بەڵام دوای چەند مانگێک نەک نەیتوانی $1 نەوتی بەتاڵان براوی وڵات بگەڕێنێتەوە و هیچ کەسێک بداتە دادگا، بەڵکو نەیتوانی لە زستانی تاقت پڕۆکێنی ئەم ساڵیشدا نەوت بۆ هاوڵاتیانیش دابین بکات و ماڵێکی کوردستان گەرم کاتەوە. چۆن دەتوانین کۆستی نەوت؟ وەزیری سامانە سروشتیەکان هەڕەشەی پارچە پارچەکردنی فەرمانبەرەکانی دەکات، چونکە دەزانێت ئەوەی نەوتی وڵات دەبات ئەو کەسانن کە ئەو بەڕێوە دەبن، نەک ئەو فەرمانبەرانی کە ئەو بەڕێوەیان دەبات. بۆیە بە 1 و 6 باسی ئەو کەسانە ناکات کە کوردستانیان بەندۆخە گەیاند و تاڵان فرۆشیان کردو. هەڕەشە لەوانە دەکات کە هیچ دەسەڵاتێکیان نییە. هەموو عەقدەکانی پێشان لەغو کران. ئێستا سکیۆریتی 100% لە دەستی OPF Oil Police Force هی خۆمە، یعنی وەزارەتی سامانە و سروشتیەکان، پۆلیسی وەزارەت تەئمینی هەموو کێلگەکانی نەو دەکاتن. طبعا حکومیە هی خۆمانە. چەند ساڵێکە پارتی بانگەشی ئابووری سربەخۆ و دانانی هەرێمی کوردستان دەکات لە سەر نەخشەی وزەی جیهان، بەڵام نە ئابووری سربەخۆ دروستکرا و نە هەرێمیش خرایە سەر نەخشەی وزەی جیهان. لەبری ئەوە نەودرا بە کۆمپانیەکانی حەزب و هەرێمیش خرایە سەر نەخشەی وڵاتە گەندەڵ و نادیموکراتیەکان و دەیان لێپرسراوی کوردیش خرانە ناو لیستی دەوڵەمەندەکانی جیهان. دەتوانم شتێکی ئیزافی بکەم کە بتوانم لەو شەریکەی بە زیاترین فایدە لە بۆ ملەتی کورد بە تەطویر و بە تەدریب و بە ئیمکانیات و بە خزمەت گوزاری مەناتقی گوند و شاری بچووک ئەوەش لە دەستیان بینمە دەرێ. ئەگە ناجوح بووم بەوە ئەمن ئەڵێم بینگۆ شتێکم کرد. ئەگە ئەوەش نەکرا طبیعی حاڵم دەبیتە حاڵی هەموو وەزیرێکی بەسیط 24 ساعت لە کوردستان نامینم، شتەکانم هەڵەگەرم دەچوومەوە. ئەوجا ئەمە تەحەدیەکی گەورەیە، ئەمن هاتوومە لە بۆ ئەو تەحەدیە، یان دەیکەم ئەگە نەم کرد دەچوم. لە سای نەوتی هەڕەجکراودا لە ماوەی تەنها چەند ساڵێکدا دەیان بازرگان هەڵتۆقین و بەناوی وەبەرهێنان لا کەرتی وەزەدا داهاتی نەوتیان بردەنە و گەنجینەی حەزب و حکوومەتیان کردە چاو لە دەستی کۆمپانیەکان. ئیتر ڕۆژ بە ڕۆژ گەنجینەی حەزب پڕتر و گەنجینەی حکوومەتیش خاڵیتر بوون. لەبری دانان بە شکستی چەند ساڵەشیاندا دێن و ئەو سیاسەتی نەوتی بە کۆڵەکەی کوردستانی سربەخۆ ناویان دەبرد و دەیان ملیاردێری دروست کرد و 100,000 کوردی بێموچە کرد. ئێستا خۆیانی لێ بێبەری دەکەن و مژدەی سیاسەتێکی نوێ دەدەن و بەنیازن غازی سروشتی هەرێمیش بە دەردی نەوتەکەی ببەن. غاز استراتیجی ترە لە بۆ کوردستان لە نەوت. نەوت زۆر تەمەنی نەماوە. غاز ئەساسە، باش تێبگەن غاز مستەقبلی مناڵەکانتانە و ئێوەنە. مازەم ئێوە دەمینن 20 ساڵی تریانە، بەس مستەقبلی غازە. لە ئەنجامی سیاسەتی ئەو کەسانی سامانی سروشتی وڵاتیان هەرزان فرۆش کرد. هەرێمی کوردستان نەک بەرەو خۆشگوزەرانی نەبرا، بەڵکو خراوەتە بەردەم مەترسی لە ناوبردن و چەندنەوەیەکیش قەرزار کران کە بە هیوابوون نەوت ژیانیان بگۆڕێت. بۆ شاردنەوە شکستەکانیشیان جارێک بەغداد تۆمەتبار دەکەن و جارێکیش باز لە نەگەڕاندنەوەی داهاتی ناوخۆ دەکەن.